پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێت. ئەگەر ژمارەی مۆڵەکانی کاربۆناتی پەیدابوو بکاتە 2 مۆڵ خۆ ئەچێ بە وەڵام چەند ژمارەیەک تەیاتێت 0.5 1 1.5 بۆ 2.5 چەند ژمارەیەک تەیاتێت ژماری مۆڵی کاربۆناتی سۆدیۆم لە ئاوداتواوە چەندە ئەگەر ژماری مۆڵەکانی کاربۆناتی پەیدا بووکە 2 بێت. جا تۆ لێرا وەکو دەستی پێشوو پێش هەموو شتێک بجارێ هاوکێشەکە بە تەواوی بە هاوسەنگکراوی بنووسی کاربۆناتی سۆدیۆم. کاربۆنات ئەبێ شێوگەکان بزانی پۆلی یانزەیە کاربۆنات CO3 سالب 2 کاربۆنات سۆدیۆم Na موجب 1 ئەگەر ژمارە ئۆکتانەکان جیاواز بوو ڕاست و چەپێکی بۆکەی 2 بۆ ئێرە یەکیش بۆ ئێرە بەس نانووسرێت واتە ئەوە شێوگەکەیەتی ئەمە بتوێتەوە لە ئاودا لێک هەڵەوەشێت ئاەتی ئایۆنیڵین لێک هەڵەوەشێت هەڵەوەشێت ئەبێ بە چی بۆ نمونە ئەبێ بە ئەو دووە بۆ پێشەوە 2 Na موجب 1 باشە دوای ئەو بۆ نمونە ئەگەر ئەمە سێیە ئەخینە پێشەوە نەخێر بۆ لەوتم ژمارەی ئۆکسجین دەستکاری ناکرێت ڕێکەڵێن CO3 سالب 2 سالب 2 باشە مە با بڵێن ئێرەمە بکەین بە 2 باشە. ئەنجا بزانە لەسەر هاوکێشەکە خۆی ئەڵێت چی هاوکێشەکە ئەڵێت چی هاوکێشەکە ئەڵێ 1 مۆڵ لەم مادەیە بتوێتەوە لە ئاودا ئەمە موجاری ئەم یەکە 2 مۆڵ لەم ئایۆنە پەیا بێت 2 مۆڵ لەم ئایۆنە پەیا بێت 1 مۆڵیش لەم ئایۆنە پەیا بێت. لێرا ناچم کۆی کەمەوە و نمونەکانی پێشوو بۆ کۆی ناکەمەوە چونکە لە پرسیارەکە باسی ژمارەی مۆڵی گشتی ئایۆنەکانی نەکردووە باسی ژمارەی مۆڵی ئایۆنێکیانی کردووە ژمارەی مۆڵەکانی کێ کاربۆنات باسی ئەمە و باسی ئەوەی کردووە ژمارەی مۆڵەکانی کاربۆنات یعنی بابەتەکە لەسەر ئەم دوانەیە. ئەجا لە پرسیارەکانە ئەم دوانە کامیان دراوە کامیان داوا کراوە ئەڵێ چی ژمارەی مۆڵی کاربۆناتی سۆدیۆم ئەمە کاربۆناتی سۆدیۆم لە ئاو داتواوە چەندە یعنی ئەمە داواکراوەکەیە ئەمە بێ بە داواکراوە. ئەگەر ژمارەی مۆڵەکانی چێ کاربۆنات کامیانە ئەمە ئەگەر ئەمە 2 بێت ئەی ئەمە لە پرسیارەکە دەرەچێت واتە ئیشم پێی نابێت. ئەجا چۆن شیکاریەکەیت دەرسی پێشووتم ئەبێ بە شێوەی دوولاو دوو نێوان بەو شێوەیە شیکاریەکەی ئەگەر 1 مۆڵ لەم بتوێتەوە 1 لەم پەیابێ یا با بڵێن چی ئەگەر ژماری مۆڵەکانی کاربۆناتی پەیدا بوو 2 بێت کەواتە ژماری مۆڵەکانی کاربۆناتی سۆدیۆمی تواوە لە ئاودا چەنە ئەگەر ئەم 1 بێت ئەویش یەکە ئەگەر ئەم 2 بێت ئەو چەنە ئەگەر هەر بە چاو دیارە ئەگەر ئەم 1 بێ ئەو یەکە ئەگەر ئەم 2 بێ ئەو چەند بێت ئەبێ ئەویش 2 بێت یا ئەگەر هەتە لەبە ئەگەر نەیزانی شیکاری کات ئەتوانێت بە شێوەی ڕاستوچە باشە ئەگەر با پرسیارەکە بگۆڕ ئەگەر نەیوت ژمارەی مۆڵەکانی کاربۆناتی سۆدیۆمی تواوە بۆی هەیە لە جاتی کاربۆنات بڵێت چی لە جاتی کاربۆنات باسی چێ بکات باسی سۆدیۆمەکە بکە ئەگەر بڵێ سۆدیۆم بۆ نمونە ئەگەر بڵێ ژمارەی مۆڵەکانی سۆدیۆمی پەیدا بوو ئەو کاتە تۆ چیەکەیت ئەو کاتە ئەچی پرسیارەکە لە نێوان کاربۆناتی سۆدیۆم و سۆدیۆمە باسەکە واتە پرسیارەکە ئەو کاتە بەم شێوەی لێ دێت ئەڵێیت 2 مۆڵ لەم پەیدا دەبێت لەگەڵ 1 مۆڵ لەم ئایۆنە پەیدا دەبێت دووبارە ئەینووسینەوە 2 مۆڵ لەم ئایۆنە پەیدا بووە 1 مۆلیش لەم ئایۆنە پەیدا بووە ئەگەر پرسیارەکە بەم جۆرە بۆڵی چی ئەڵێم
یەک مۆڵ لەم پەیا بێت 2 مۆڵ لەم بتوێتەوە 1 مۆڵ لە کاربۆناتی سۆدیۆم 2 مۆڵ لەم ئایۆنە پەیدا دەبێت و 1 مۆڵیش لەم ئایۆنە پەیدا دەبێت لە ئاوە گیراوەکە. اینجا دێم بۆ خوێندنەوەی پرسیارێک ژمارەی مۆڵی کاربۆناتی سۆدیۆم لە ئاودا تواوە چەندە ینی ئەم چەندە. ئەگەر ژمارەی مۆڵەکانی سۆدیۆم کامێ سۆدیۆم ئەمێ. ئەگەر ژمارەی مۆڵەکانی سۆدیۆم ئەم بکاتە 2 مۆڵ باشە؟ ئەگەر ئەم کاتە 2 مۆڵ واتە پەیوەندیەکە ئەو کاتە لە نێوان ئەم دوو کۆمەڵەیەدا بێ ئەی کاربۆنات بۆ دەرەوە ینی بەپێی ئەو ئایۆنەی کە ناوی هێناوە تۆ تەنها ئەوە خەیتە پرسیارەکەەوە. ئەگەر ناوی سۆدیۆمی هێنابوو سۆدیۆمە خەیتە پرسیارەکەەوە. ئەگەر ناوی کاربۆناتی هێنابووکو تۆتە لەوەی پێش کوژانمەوە ناوی کاربۆناتە خەیتە پرسیارەکەەوە سۆدیۆمە کاکوژێنیتەوە. ئەو کاتە ئەمە چۆن شیکارەکەیت بە دوولاو ئەڵێ 1 مۆڵ بتوێتەوە مە دوولاو دوونەوە نشی نایە 1 مۆڵ لەم بتوێتەوە 2 پیا بێ واتە ئەگەر ژمارەی مۆڵەکانی سۆدیۆمی پەیدا بوو 2 بێت کەواتە کاربۆناتی سۆدیۆمی تواوە لە ئاودا 1. ئەگەر ئەم 2 بێت کەواتە ئەویش چییە؟ 2 فەرقی نییە ئەو 1 بێت. ئەگەر ئەم 2 بێ ئەو 1 هەر بە دوولاو دوونەوەن. ئەگەر ئەم پەیدا بۆ 1 بێت بە پێی هاوکێشەکە ئەو 1 لە پرسیارەکەڵێ ئەگەر ئەم 2 بێت ئەویش هەر چەندە یا توانی ژمارەی تر دابنین بڵین ئەگەر ئەم 1.5 بێت ئەویش هەر 1.5 هیچ فەرقی نییە ناگۆڕێت. ئەمە شێوەیەکە لە شێوەکانی پرسیار. جاری وا هەیە تۆزێ قوڵترێ کاتەوە لە پرسیارە احتیمال هەیە وەکوتر ئەم شێوە تەقلیدیانە زۆر نێتەوە تۆزێ قوڵتری کاتەوە پرسیارەکە بیبەسێتەوە بە کۆتایی بەش یەکەوە. کۆتایی بەش یەک چی بوو؟ خەستی مۆلاری و خەستی مۆلاری. بڵێت بۆ ژمارەی مۆڵی ئەمە نمونەیەکی ترە ژمارەی مۆڵی گشتی ئایۆنە پەیدابووەکان چەندە لە کاتی توانەوەی با بڵێن 11.1 گرام کاربۆناتی با بڵێنێ کلۆریدی کالسیۆم لە گیراوەیەکدا کە قەبارەکەی 200 میلیلیترە. لە گیراوەیەکدا کە قەبارەکەی 200 میلیلیتر بێت بۆ ئەمە بەسە جاری وایە لە پرسیارە بارستەمۆڵی گەردیلەیی کالسیۆم بۆ نمونە 40 کلۆر 35 و لەدا 5 بە یەکەی گرام لەسەر مۆڵ بە تۆ ئەدرێت. احتیمالە بچێتەوە بۆ بەندی یەک کۆتایی بەندی یەک باسی شیمان کرد جۆرەکانی خەستی مۆلاری و خەستی مۆلاری هەرچەند ئەم بابەتە بەشی 2 ژمارەی مۆڵی گشتی و مادە تواوەکان ئایۆنی کە هەڵەوەشێ بە ئایۆن احتیمالە تۆزە پرسیارەکان قوڵتر بکاتەوە بیبەستێتەوە بە بەندی یەکەوە. ژمارەی مۆڵی گشتی چەندە لە کاتی چی؟ توانەوەی 11.1 گرام کلۆریدی کالسیۆم. کلۆرید ئەوە کلۆریدە. کالسیۆم موجب 2. ئەگەر ژمارە ئۆکسانەکان جیاواز بێ ڕاست و چەپێکی بۆکەی 2 بۆ ئێرەیەک بۆیە ئەمە بتوێتەوە لە ئاودا چی پیا بێت؟ ئەگەر بتوێتەوە لە ئاودا ئەبێ بە کالسیۆم موجب 2 لەگەڵ چی؟ 2 کلۆر سالب 1. باشە؟ ئەڵێیت ئەگەر 1 مۆڵ لەم بتوێتەوە 1 مۆڵ لەم ئایۆنە پیا ئەبێت 2 مۆڵیش لەم ئایۆنە پیا بێت. مادام توێتی گشتی ئەچم کۆیەکەمەوە 1 و 2 کاتە چی؟ 3 مۆڵ ئایۆن بە گشتی پیا بێت. ئەگەر 1 مۆڵ لەم توێتەوە 3 مۆڵ پیا بێت. بەس لە پرسیارەکە چەند تواوەتەوە؟ با بڵین
چەند تواوەتەوە ئەم قەبارەش پێویست نییە لە پرسیارێک ئەگەر بڵێت لە کاتی توانەوەی 11.1 گرام کلۆریدی کالسیۆم ئەگەر نەبێت جای وایە لە پرسیارەکە بە جۆرێکە پلیسی بە قەبارە ئەبێت لە کاتی توانەوەی 11.1 گرام کلۆریدی کالسیۆم کلۆریدی کالسیۆمەکە چی لەکەی لەم بارە ئەیکەی بە مۆڵ چۆن یەکەی بە مۆڵ ژمارەی مۆڵە کاتە چی ژمارەی مۆڵە کاتە بارستە لەسەر چی بارستەی مۆڵی بارستەکە چەندە 11.1 گرام ئەی بارستەی مۆڵی کلۆریدی کالسیۆم کلۆریدی کالسیۆم بارستەی مۆڵەکەی چەندە ئەچی ئەیدۆزیتەوە چەند کالسیۆمت هەیە لەو شێوگای یەک ئەڵێ یەک کەڕەتی چل زائیدەن چەند کلۆرت هەیە لێرا لە شێوگا چەند کلۆرت دوو کەڕەتی چی 35 و نیو 35 و لەدایە 5 ئەمە بە هەمووی بە یەکەی گرام بۆ مۆڵ دوو کەڕە 35 و نیو کاتە هەفتە و یەک ئەمە کاتە هەفتە و یەک گرام یەک کەڕە چل هەر چل و هەفتە و یەک ئەکاتە 11.1 گرام دابەشی 111 گرام لەسەر مۆڵ 111 گرام بۆ هەر مۆڵێکە کات باشە 111 گرام بۆ هەر مۆڵێک 11.1 دابەشی 111 ئەکەیتەوە بە حاسیبەکە ئەکاتە چی 0.1 مۆڵ یعنی کلۆریدی کالسیۆمی تواوەکە لە ئاوەکە چەندە کلۆریدی کالسیۆمی تواوەکە لە ئاوەکە چەندە ئەوەی کە لە پرسیارەکایەتی ئەم کلۆریدی کالسیۆمە چەندە 0.1 مۆڵ باشە ئەگەر 1 مۆڵ بتوێتەوە وەڵین چی 3 مۆڵ پەیدا دەبێت ئەی ئەگەر 0.1 بتوێتەوە چەند پەیدا دەبێت چەند پەیدا دەبێت دوولاو دوو نێوانیەکەیت ئەڵێ چی لێ وای کەڕەتی یەک ئەکاتە 0.1 کەڕەتی 3 کەواتە وای ئەکاتە 0.3 مۆڵ ئایۆن بەگشتی پیا بووە ئەمە شێوەیەکی پرسیارە تێگەشتن باوکم ئەمە بریتی بوو لە شێوەیەکی پرسیار شێوەیەکی تری پرسیار ئەحتیمالە قوڵتری کاتەوە بڵێ ژمارەی نمونەیەکی تر ژمارەی مۆڵی گشتی ئایۆنە پەیدابووەکان چەندە لە 200 ملیلیتر ئاوەگیراوەی بۆ نمونە کلۆریدی سۆدیۆم بە خەستی بۆ نمونەڵێ 0.4 مۆلار ئەمیش هەروەکو ئەوەیە داوای چی کردووە ژمارەی مۆڵی گشتی ئایۆنە پەیدابووەکان یعنی ژمارەی مۆڵی گشتی وەکو ئەو وایە بەڵام لە جیاتیەوەی بارستە باد وەکو ئەوە چەند شتێکی تریاوە چیاوە قەبارەی گیراوەکە لە 200 ملیتر ئاوە گیراوە 200 ملیتر چییە قەبارەیە ئاوە گیراوە چی کلۆریدی سۆدیۆم ئەو کلۆریدی سۆدیۆم لە ئاوە گیراوەکە خەستیەکەی چەندە 0.4 تۆ چیە وەکو نمونەکەی پێشوو چیەکەیت ژمارەی مۆڵی گشتی کلۆریدی سۆدیۆم کلۆرید ئەوە کلۆر سالبە سۆدیۆم Na موجب یەک ئەگەر ژمارەی ئۆکسانەکان یەکسان بوو ڕاست و چەپ ناکەی ڕێک ئەم ئایۆنانە و لا ئابێ لە شوێنی خۆی ئەمە مادە ڕەقە بتوێتەوە لە ئاودا هەڵەوەشێت بەس چی Na موجب یەک و کلۆر سالب یەک ئەگەر یەک مۆڵ لەم بتوێتەوە چەند مۆڵ ئایۆن پیا بێت بە گشتی مادامە توی گشتی بە کۆی کەیتەوە ئەڵێ یەک مۆڵ لەم ئایۆنە پیا بێت یەک مۆڵیش لەم ئایۆنە پیا بێت ئەگەر کۆیان کەمە بێ بە چی 2 مۆڵ ئایۆن پیا بێت 2 مۆڵ ئایۆن بە گشتی ئەگەر یەک مۆڵ توێتەوە 2 مۆڵ باشە ئەی لە پرسیارەکە چەند تواوەتەوە
لە پرسیارەکەی سەرەوە کلۆریدی سۆدیۆم لە ئاودا تواوە چەندە؟ بە مۆڵ نەیاو تۆتی چی؟ کلۆریدی سۆدیۆم لە ئاوە گیراوەکەدا خەستیەکەی 0.4 ئاوە گیراوەکەش خەبارەکەی 200 متر ناتوانانی لەمانەوە ژماری مۆلی سۆدیۆمی کلۆریدی سۆدیۆم لە ئاودا تواو بدۆزیتەوە. با پێشتر خوێنمان لە کۆتایی بەندیەکە خەستی مۆلاریە کاتە چی؟ ژمارەی مۆڵی مادە تواوەکە دابەشی چی؟ قەبارە. ئەمە بە مۆڵ، ئەمە بە لیتر، ئەمەش خەستی مۆلاری. پێویستت بە چیە تۆ؟ ژماری مۆڵی مادە تواوەکە واتە ئەمەم پێویستە. چەندە؟ ئەم دوانم هەیە لە پرسیارەکە؟ بەڵێ خەستی مۆلاری گیراوەکە هەیە. خەبارەکەش 200 ملیترە. چی لێکەیت؟ ئەمە کەی بە لیتر بەچی؟ دابەشی هەزارێکی. کەواتە ژمارەی مۆڵی مادە تواوەکە چەندە؟ ئەمە دێتە ئەمبەر ئەڵێ خەستی مۆلاری کەڕەتی قەبارە. خەستی مۆلاری 0.4 مۆڵ لەسەر لیتر. ئەو مۆلاریەکەی بەچی؟ مۆڵ لەسەر لیتر. بۆی لە کاتی شیگاری پرسیارە بتوانم یەکەکان چی لەکەم کورتکەمەوە. کەڕەتی قەبارەکە چەندە؟ 200 دابەشی هەزار 0.2 لیتر. لیتر و لیتر ئەڕوات 2 کەڕە 4 8 واتە ژمارەی مۆڵی مادە تواوەکە کاتە 0.08 چی؟ مۆڵ. واتە لە هاوکێشە شتێکە. پرسیارەکە شتێک هاوکێشەکاڵێ چی؟ ئەڵێ ئەگەر کلۆریدی سۆدیۆمی تواوە لە ئاودا 1 مۆڵ بێت ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدا بووەکان چەندە؟ 2. ئەی ئەگەر ئەمە 1 نەبێت بە پێی پرسیارەکە بڕۆ. پرسیارەکاڵێ چی؟ ژمارەی مۆڵی مادە تواوەکە لە ئاوەکەدا چەندە؟ 0.08. واتە ئەگەر ئەمە 0.08 بێت ئەم چەندە؟ چیەکەیت؟ 2 لاو 2 نیان وای کەڕەتی 1 ئەکاتە 0.08 کەڕەتی چەند؟ 2 ئەکاتە 0.16 مۆڵ ئایۆن بەگشتی پیا بووە. ئەمە ئیتر بریتە لە قوڵترین و قوستترین پرسیار ئەگەر بێتەوە هەرچەنە تا ڕادێک لەم دوو شێوەیان نەهاتۆتەوە لە بەکەلۆریا بەڵام ئەبێ ئیتر تۆ خۆت بۆ هەموو ئەگەرێکی نوێ لە پرسیاری بەکەلۆریا حاضرکە چونکە هەموو ئەو پرسیارە تەقلیدیانە ئەوەنە دووبارە بۆتەوە ئەبێ لە شێوازی پرسیارەکانە کەمێک گۆڕانکاری بکرێت بۆی هەموو ئەو پرسیارانەی دووبارە نەیبێتەوە. ئەگەر پێویستت پێ بە خێرایی بینوسە ئەی کوژێنمەوە بۆی بچینە سەر بابەتی تازە بە خێرایی. واتە لێرە شیکاری ئەمەم داناوە بۆ خۆت بە کە دایانەی بە وای ئەکاتە چەند خۆت وایەکە بە 2 لاو 2 نیوان ئەدۆزیتەوە ئەو پرسیاری تریشان بە هەمان شێوە. ئەچینە سەر بابەتی دواتر لە بەندی 2 بریتە لە کالێکەکانی نیشاندن لە لاپەڕی چواردەی مەلزەمەکە باستیەکەین. بەشی سەر و کوژێنمەوە کالێکەکانی نیشاندن کتێبەکاڵێ نیشاندن واتە نیشتن. کاتێک ئاوەگیراوەی دوو ئاوێتەی چیمیایی خوێ ئەتوێنینەوە هەرێکە بەجیا بۆ خۆی دوایی ئەم دوو ئاوەگیراوەی تێکەڵەکەین کالێکی چیمیایی لە نێوانیانە ڕوو ئەدات و ئەم دوو ئاوێتەیە ئەگۆڕن بۆ دوو ئاوێتەی نیە ئاوێتە نوێەکان تواون یاخود نەتواون. بۆ مناڵین ئایا نیشتوو پێک دێت؟ نیشتوو پێک دێت لە کاتی تێکەڵکردنی ئاوەگیراوەی
نیتراتی زیو لەگەڵ کلۆریدی سۆدیۆم ئەمە بەشێکی پرسیارەکەیە. جا بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە ئەبێ سێ شت بنووسیت لە کاتی وەڵامدانەوە وەک خۆی نایلێت، بەڵام هاوکێشەی ئایۆنی گشتی، هاوکێشەی ئایۆنی گشتی یا با بڵێن پێشتر بڵێن شێوگە هاوکێشە لەگەڵ هاوکێشەی ئایۆنی گشتی و هاوکێشەی ئایۆنی پەتی. پەتی و ئایۆنە سەیرکەرەکان، ئایۆنە سەیرکەرەکان دیاری بکە. جاروە بە سەیرکەرەکان ئەڵێن نابەشدارەکان دیاری بکە. لە بابەتی نیشتنە ئەم لاتەواو باوکم کوژێن بوو. پێش هەموو شتێک ئەبێ زانیاریکی تەواوت هەیە لەسەر نووسینی شێوگە کیمیاییەکان و ئەو ئاوێتانەی کە کالیەکەکەن و ئەو ئاوێتانەی کە بەرهەم دێن، یعنی هاوکێشەکە. بزانێ پرسیارەکە لەسەر چی و چییە؟ تێکەڵکردنی ئاوەگیراوەی چی و چی؟ نیتراتی زیو لەگەڵ کلۆریدی سۆدیۆم. یەک بە یەک شێوگەکانە نووسین. سەیری بۆردەکە بکە باوکم. نیتراتی زیو، نیترات NO3 سالب یەک، شێوگەکەی ئەزاندرێت. زیو AG موجب یەک. ژمارەی ئۆکسانەکان یەکسان بوو، ئەمە لە شوێنی خۆی ئەکوژێریتەوە، هیچ ڕاست و چەپێکی بۆ ناکەیت. ئەمە بتوێتەوە ئەبێ بە چی؟ نیتراتی زیو با بڵێن ئەتوێتەوە بێ بە ئایۆن. دوای باسیەکەین بۆ ئەتوێتەوە، چونکە هەندێک مادە هەیە ناتوێتەوە، شتێکی بکەین. ئاوە گیراوە ئەڵێ چی؟ ئاوە گیراوە، یعنی ئەمە بۆ بە ئاوە گیراوە ئەتوێتەوە. تێکەڵەکرێت لەگەڵ کلۆریدی سۆدیۆم. کلۆرید Cl سالب یەک، سۆدیۆم Na موجب یەک. ئەمی ژمارە ئۆکسان یەکسان بێت، ئەیکوژێنیتەوە لە شوێنی خۆی ئاوێتەکە شێوگەکەی نووسیتەوە بەبێ دەستکاریکردن. جاڵە ئەم دوو ئاوەگیراوەی تێکەڵ بکرێت، ئایا بەرهەمەکان نیشتووی تایە؟ ئەڵێ ئایا نیشتوو پێک دێت؟ یعنی بەرهەمەکانی ئێرە مادەی نیشتوویە دروست ئەبێت یاندا. جا لەبەرەوە ئێمە بەرهەم چۆن دروست دەکەین؟ لە پۆلی 11 جۆرەکانی کالێکی کیمیاییمان خوێنووە. کالێک هەیە پێوترێت جووت پێگۆڕنەوە، پێوترێت تاک پێگۆڕن، کالێک هەیە سووتانە. ئەمانە نمونەی زۆر کالێکی نیشتن دەرپەڕینی گاز و ئەم جۆرە کالێکانە. ئەمە کالێکی جووت پێگۆڕینەوە، چونکە هەردوو ئاوێتەکە ئاوێتی ئایۆنی. کالێکی جووت پێگۆڕینەوە چییە؟ موجەبی ئاوێتەی یەکەم لەگەڵ سالبی ئاوێتەی دووەم و بە پێچەوانەشەوە موجەبی ئەوەی دووهەم لەگەڵ سالبی یەکەم یەکەگرێت. واتە ئەم موجەبە لەگەڵ سالبەکەی تر و ئەم موجەبەش لەگەڵ ئەم سالبەی ترا یەکەگرێت. ئەمە پێوترێ کالێکی جووت پێ گۆڕینەوە، یعنی ئایۆنە موجەب و سالبەکانی هەردوو ئاوەگیراوەکە ئاڵوگۆڕ ئەکەن لە نێوان خۆیاندا. AG لەگەڵ Cl ئەبێ بە چی؟ AG موجب یەکە، Clش سالب یەک. موجب یەک و سالب یەک یەکسان بوو، یعنی شێوگەکە ڕاستە ئەیکوژێنەوە. ئەمە چییە؟ پرسیارەکە لێرا لەسەر ئەمەیە. ئایا ڕقە، شلە، گازە، ئاوەگیراوەیە چییە؟ باسی ئەوەکەین. ئەمی تریش لەگەڵ ئەم یەکەگرێت. لە پێشا تەبعەن موجەبە نووسرێت لە شێوەی کیمیاییە، لە پێشا موجەبەکان Na لەگەڵ NO3 سالب یەک یەک ئەگرێت. ئەم دوو ژمارە ئۆکسانێژ یەکسان بێ و لە شوێنی خۆی ئەیکوژێنیتەوە. ئەمەش لە ئاوەگیراوەکەدا چییە؟ پرسیارەکە لەسەر ئەمانەیە. ئایا ئەمانە نیشتون یان نە؟ کاڵێ ئایا نیشتوو پێکتێت، یعنی ئەم دوو بەرهەمە نیشتون یاخود نیشتونین.
جا بۆ ئەوە بێت چی؟ ئەبێ کۆمەڵێ ئاوێتە هەیە دەرخیکەیت لای خۆت بیزانیت ئەو ئاوێتانەی ناتوێنەوە کامانن ئەو ئاوێتانی کە ئەتوێنەوە کامانن ئێمە تۆ بەس ئاوێتە نەتواوەکان لە ئەودا لەبەرەکەیت ئیتر ئەوەی لەوە دەرچێت پێوترێت تواوە ئاوێتە لە ئاودا نەتواوەکان لە ئاودا نەتواوەکان کامانن وە تواوەکان کامانن یەکەم لە مەلزەمەکە بۆم نووسوی لەو لاپەڕەیە لە خواری خوارەوە بە خشتێکی بچوو لاپەڕی چواردێت بەس لێرە ئەینووسمەوە لە ئاوێتەکانی کاربۆنات یعنی چی؟ CO3 سالب 2 کاربۆنات دوای ئەوە فۆسفات PO4 سالب 3 سیلیکات SiO3 سالب 2 ناتوێنەوە کاڵی ئمە بەسی لە چیە باوکەم ئەمە ئاوە نەخۆی کاڵێ ئاوێتەکانی ئەمە یعنی ئەمە لەگەڵ هەر ئاوێنێکی موجەبە ئەنجار بە ئاوێتە یعنی سە بۆ نمونە کاربۆنات لەگەڵ ئاوێنێکی موجەبە بۆ مەگنیسیۆم کاربۆنات لەگەڵ مەگنیسیۆمی بەبەست چی؟ کاربۆناتی مەگنیسیۆم کاڵێ ئاوێتەکانی ئەمە یعنی ئاوێتەیەک ئەم ئاوێنەی تیابێت و لەگەڵ ئاوێنێکی موجەبە بۆ منە لەگەڵ مەگنیسیۆم ئاڵێ کاربۆناتی مەگنیسیۆم ئاوێتەیەک ئەمەی تیابێت بۆ منە فۆسفات خۆی چییە؟ ئایۆنە لەگەڵ ئاوێنێکی سالبە فرەگەردی لێ لەگەڵ ئاوێنێکی موجەبە بۆ نۆکو چی وەکو ئەلەمنیۆم فۆسفات لەگەڵ ئەلەمنیۆمێ بەبەست چی؟ فۆسفاتی ئەلەمنیۆم بەما وترێ ئاوێتەی فۆسفاتی ئەلەمنیۆم چی؟ ناتوێتەوە ئاوێتەی سیلیکاتی تیایبێ وەکو کاربۆنات سیلیکات خۆی ئایۆنە ئایۆنێکی موجەبی پخەرە پاڵ بۆ نۆکو چی؟ وەکو کالسیۆم کاربۆنات لەگەڵ کالسیۆم سیلیکات لەگەڵ کالسیۆمە بە هەردووکە بێ بە چی؟ بە سیلیکاتی کالسیۆم جا هەموو ئەم ئاوێتانەی ئەم سێ ئایۆنەی تیابێ وەکو ئایۆنی سالب ئەو ئاوێتەی بێ بە ئاوێتەیەکی چی؟ نەتواوە لە ئەودا ڕق نیشتوو نەتواوە یعنی نیشتوو دروست دەکات بێجگەلە لێراڵین بێجگەلە ئاوێتەکانی چی؟ ئەم سێ ئایۆنە Na K لەگەڵ NH4 موجەبیەک یعنی چی باوکم؟ ئەمە یعنی چی؟ زۆر وریابە یعنی ئەگەر ئایۆنە موجەبەکە سۆدیۆم بوو نەخێر ئەتوێتەوە کاڵێن بێجگە لە ئاوێتەکانی NaK NH4 موجەب یعنی ئایۆنی سۆدیۆم پۆتاسیۆم ئەمۆنیۆم مەبەستی لە چییە کەواتە؟ ئەگەر ئایۆنە موجەبەکە سۆدیۆم بوو چی؟ ئەتوێتەوە یعنی کاربۆناتی سۆدیۆم ئەتوێتەوە کاربۆناتی پۆتاسیۆم ئەتوێتەوە کاربۆناتی ئەمۆنیۆم ئەتوێتەوە بەس کاربۆناتی هەر ئایۆنێکی موجەب بێجگە لەم سیانە چی؟ ناتوێتەوە وەکو چی؟ وەکو کاربۆناتی کالسیۆم باریۆم ئەلەمنیۆم مەگنیسیۆم لیتیۆم هەر شتێکی تر بێ بوون باشە؟ بەڵام کاربۆناتی ئەم سێ ئایۆنە ئەتوێتەوە فۆسفاتیش عینشت فۆسفات بە هەر ئایۆنێکەوەی بێت کالسیۆم ئەلەمنیۆم باریۆم مەگنیسیۆم بە هەر ئایۆنێکی موجەبەوە بێت چی؟ ناتوێتەوە بەس فۆسفاتەکە بەم سیانەوە بێت یعنی چی؟ یعنی فۆسفاتی سۆدیۆم لە ئەودا ئەتوێتەوە فۆسفاتی پۆتاسیۆم ئەتوێتەوە فۆسفاتی ئەمۆنیۆم ئەتوێتەوە ئەمە کۆمەڵی یەکەم ئەو جۆرە مادانەی کە ئەتوێتەوە ناتوێتەوە دوو گۆگردیدەکان گۆگردید چییە؟ پۆلی 11 و ئایۆنانە خوێندراوە ئایۆنی تاگە گۆگردید ئێسی سالب 2 نابا بڵێن ئاوێتەکانی گۆگردید ئەتوانی بڵێن ئاوێتەکانی گۆگردید ناتوێنەوە یعنی چی ئاوێتەکانی گۆگردید باوکم؟ ئاوێتەکانی گۆگردید یعنی چی؟ یعنی گۆگردید بە هەر ئایۆنێکی موجەبەوە بێت چونکە ئاوێتە یعنی چی ئاوێتە؟
ئاوێتە ینی ئایۆنی موجب و ئایۆنی سالب بەیەکەوە بن بە چی؟ ئاوێتەیەکی کیمیایی. جا ئەم ئایۆنە سالبە ئەگەر گۆگردیت بوو بێی لە هەر ئایۆنێکی موجب بەیەکەوە بێ بە چی؟ ئاوێتە. ئەبێ بە ئاوێتەیەکی چی؟ ناتوێتەوە وەکو چی؟ کالسیۆم لێرادانێ پێ وترێت چی؟ ئەگەر کالسیۆم لێرادا بنێ بێ چی؟ گۆگردیدی کالسیۆم. مەگنیسیۆم دانێ پێڵێ چی؟ گۆگردیدی مەگنیسیۆم، گۆگردیدی ئەلەمنیۆم، گۆگردیدی باریۆم، گۆگردیدی قڕقوشم، گۆگردیدی زیو. واتە هەر ئاوێتەیەک ئێسی سالبی تیا بێت چی؟ ناتوێتەوە بێجگە لە ئاوێتەکانی چی؟ 5 شت ئێس سالب بە 5 ئایۆنی موجەبەوە بێت ئەتوێتەوە. ئەو 5 چیە؟ ئەم سیانە دووبارە ئایبێتەوە. سیانەکە چیە؟ سۆدیۆم، پۆتاسیۆم، ئامۆنیۆم، هەڵین کالسیۆم، سترۆنیۆم. باشە؟ وەکو لە مەلزەمەکە بۆم وێنە کردی لە خاڵی دووەمە بەڵێ کالسیۆم و سترۆنیۆم لەسەر مەلزەمەکە بۆم نووسیویت. ئەمە کۆمەڵەی دووەمە لەو ئاوێتانەی ئێسی پێوە بێت ئایا ئەتوێتەوە یا ناتوێتەوە؟ تۆڵی چی؟ ئێسی سالب 2 پێوترێت چی؟ گۆگردی. بە هەر ئایۆنێکی موجەبەوە بێت ناتوێتەوە. بەس بەم 5ەوە بێت ئەتوێتەوە. تێگەشتن باوکم؟ ئەبێ ئەمانە دەرخیت. خاڵی سێهەم. سێ ئاوێتەی کلۆرید. کلۆرید چییە؟ کلۆرید Cl سالب 1 ناتوێتەوە. سێ ئاوێتەی کلۆرید ناتوێتەوە. یعنی چی سێ ئاوێتەی کلۆرید؟ یعنی کلۆرید سالب 1 لەگەڵ سێ ئایۆنی موجەبە سێ ئاوێتە دروست دەکەن. ئەو سێ ئاوێتەی ناتوێنەوە. ئەو سێ ئاوێتەیە چییە؟ ئەو سێ ئایۆنە موجەب. زیو، جیوە، قڕقوشم. بەس جیوەکە ئەبێ دوو جۆری هەیە ئاگال لێبێ. جیوەی 1 و جیوەی 2. ئەمە جیوە یەکەکەیەتی. یعنی چی لێرە باوکم؟ ئەمە بەوردی. جوان بەوردی گوێ بگرە. ئایۆنی کلۆر پێوترێ کلۆرید لەگەڵ هەر ئایۆنێکی موجەبە بەیەکەوە ئەبێ بە چی؟ ئاوێتە. ئەگەر ئەو ئایۆنە کلۆرە لەگەڵ یەکێ لەم سیانە بێت چی؟ ناتوێتەوە. ئاڵێ ناتوێتەوە. جا ئەم قڕقوشمە دوو جۆری هەیە ئەگەر لێ بێت. قڕقوشم 2 قڕقوشم 4 یعنی موجب 2 موجب 4. بەس جیوە دوو جۆری هەیە موجب 1 و موجب 2. کاڵێ جیوە 1 یعنی موجب 1ەکەی. بەڵام کلۆریدی جیوە 2 ئاگای لێ بێت ئەوەی تیانە واتوێتەوە. ئەمە کلۆرید بە قڕقوشم 2ەکەوە بێ پێوترێ کلۆریدی قڕقوشم 2. بە 4ەکەوە بێ پێوترێ کلۆریدی قڕقوشم 4. بە هەردووچانەوە بێت ناتوێتەوە. بەڵام لێرە وەکو تێبینیەک بۆم نووسی بەڵام کلۆریدی قڕقوشم 2 AgCl2 ئەمان پێوترێ کلۆریدی قڕقوشم 2 عەفو قڕقوشم PB. بەڵێ کلۆریدی قڕقوشم 2 ئەمان لە ئاوی گەرم دەتوێتەوە. بەڵام ئەوەی کە ئێمە باسیەکەین لەم نمونە و لەم پرسیارانە باسی ئاوی گەرم ناکەین. بەس بۆ خۆتە بۆ تێبینێکی خۆت وەکو نەوەک بە پرسیارێک بێتەوە لە هەڵبژاردنە بڵێ کام لەمانە لە ئاوی گەرمە ئەتوێتەوە لە ئیمتیحانی بە کەلۆریا بە هەڵبژاردن. بڵێ چی؟ بڵێ ئەی کلۆریدی زیو، بی کلۆریدی جیوە 1 اینجا، بی کلۆریدی قڕقوشم 2 دی کلۆریدی قڕقوشم 4. کامیان لە ئاوی گەرمە ئەتوێتەوە؟ ئەڵێ کلۆریدی قڕقوشم 2 بە ماوترێ کلۆریدی قڕقوشم 2. ئەو دووە هی ئێرێ. ئێمە لە ڕاست و چەپە چیمانە کرد؟ ژمارەکان دامێنەوە. گەر ئەو یەکەی بێتە ئێرە ئەو یەکەی دێتە یعنی ئەم دووە هی ئەمە. واتە قڕقوشمەکە قڕقوشم 2. ئەمە پێوترێ کلۆریدی قڕقوشم 2. ئەمە دووە هی ئێرە. ئەم یەکەی ئێرەش
ئێرێ واتە قورقشمە موجب دووە کلۆرەکەش سالب یەکە بە ماوترە کلۆریدی قورقشم دوو ئەمە لە ئاوی گەرمە ئەتوێتەوە. خاڵی چوارم 5 ئاوێتەی گۆگردات 5 ئاوێتەی گۆگردات کێ گۆگردات چییە؟ SO4 سالب دوو 5 ئاوێتەی گۆگردات ناتوێتەوە. کام گۆگردات لەسەر مەزەمەکە بۆم نووسی کالیسیۆم، سترۆنیۆم، باریۆم، جیوە، قورقشم. کالیسیۆم، سترۆنیۆم، باریۆم، جیوە، قورقشم. واتە چی؟ ئەگەر 5 ئاوێتەی گۆگردات SO4 ناتوێتەوە ئەو 5 ئاوێتەی چێ؟ کالیسیۆم، سترۆنیۆم، باریۆم، جیو. بۆ جیوە قورقشم بە کوردی نووسی چونکە جیوە دوو جۆریە جیوەی موجب یەک موجب دوو قورقشم دوو جۆریە دووەکەی و چوارەکە یعنی هەر تووشی. بەڵام باریۆم بەس موجب دوو هەیە بۆیە بە هێمان نووسیومە سترۆنیۆم، کالیسیۆم